خەلیل ئەحمەد عەبدوڵڵای حەودانە ساڕە خەریکی ئەمیشی گوڵ و داروشتم دانیشتووی شاری سلێمانیم خۆم حەزم لە میشە کردووە ئیتر ئەم شتانە لە دەرەوەیەت زیاتر لە دەرەوە لە ئیتالیایە لە تورکیایە لە هۆڵندایە لە سینیە لە ئێرانیە ئەم شتانە ئینجانەمان هەیە هەروە بێتەوە دارمان هەیە گوڵی ژوورەوە تقریبان 50 گوڵمان هەیە بەس بەعزێ گوڵ هەیە بۆ وڵاتی ئێمە نابێت لەبەرەوەی لەگەڵ جەوەکەیمان ڕانەهاتۆم گوڵانە هەروەها داریشمانی عینشتە بە کەڵکی وڵاتی ئێمە نایە پەیوەندی بە گەرماسەروا وڵاتەکەمان گەرمە و ساردیشە یەک جەوی نییە بەعزێ گوڵ دار هەیەش ئەبێ شوێنەکەی شیار بێ گوڵ هەیە عینەشت ئێستا بۆ نمونە گوڵێن بە یەکێک دێتەوە لێ وەڵا گوڵەکەمان وشک بوو ئاوی زۆریا جاری وایە جاری وایە گوڵە بۆ ئەو شوێنە نابێت کە ئەیبات ئینجانەکەش هەبێ گەورە بێت چونکە ئەم ئینجانە بەس بۆ ئەوەیە بفرۆشتێ ئەوە 12000 بەڵێ نابێ بۆت بێنم ئاخر ئیسفادە ناکە ڕەحمەتی لێبێ گوڵ لە 1000 دینارەوە هەمانە تا 100,000 گوڵ داریشمانەیە داری گرانمان دارمانەیە بە 200,000 بە 300,000 بە 5 بەرەقا داری گرانمانەیە وڵی گەورەیە هۆکارەکەی و گەوری وڵاتی خۆشمان نییە بۆ نمونە واشنگتۆنیە بای 5 بەرەخەیە هی وڵاتی خۆمانێ و زیینەیە ئیتر لیمۆمانەیە بای 200,000 هی تورکیا گەورەیە پرتەقاڵەیە لیم ئیتر تومانەیە بە 50,000 ئیتر توی تورکیا شاتومان هەیە ئەمانە هەمی دەرەوەی هی خۆم وڵاتی خۆمان نییە ئێمە لەبەرەوەی مەشتەلمانە ئەم بابەتانشمانێ دەرمانمانێ ئەم بەردەمانەیە بۆ زیینەیە بۆ جوانیە بۆ جوانکاریە هەروە ئەم بتمەزەمانەیە بۆ گوڵی ژوورەوەیە دەرمانمانێ دەرمانی بژارمانێ بژاری عام دەرمانی گەشەمانەیە دەرمانی مێلوورە و قالۆنجە و کرم و ئەمانەمان هەیە سەمادمانەیە قووەت و بەرەمە سەمادی قووەتمان هەیە هەروە بێتەوە تۆی چیمەنمان هەیە وەڵی تر ئەمە دەرمانی قووەتە بۆ گەشەی گوڵە ئەمەش بەکارێنانەکەی بێ لی بزانانی چونکە ئێمە ڕێنمایین بۆ کەسەڵێن ئاوا بەکاری بێن ئاوی لەکە ئاوە چونکە نابێ هەر لە خۆی ئەمە بڵێ چۆن پێڵێن ئێمە با کەسە شخصەکە ئاوا بەکاری بێنە ئەمە مێخەکە ئەوە چاوەپشوورێ ئەو چاوەپشوور ئەو مێخەکەنەوانە میە وەڵا دار زۆری نەوعمان زۆرە میوەمان هەیە داری میوەمانەیە داری زیینەشمانەیە ئەنواع دارمانێ سنەوبەری قەزەمانێ ئەلیزۆنیکامان هێر سنەوبەرە جەهانمیمانەیە هەروە بێتەوە پرچەمان هەیە ئیتالیا سەبابەحمانەیە ڕۆبینیامانەیە شتمان زۆرەیتر لەو باگۆژی زیینەمان هەیە قەڵم تۆزەیە و ئەمانە ئەگەر هەروە بێتەوە تو ئەمانە هیچی کەمان نیە وەکو گوڵ زیاتر بە گوڵی وەرزیە مەوسومیەکە هەرزانە هەردانەی بە 1000 واکرێ گوڵ و گوڵە باخ وەکو داریش داری زیینە زیاتر بۆ بەردرگاچێک کابرا 4-5 کرێ بۆ بەردرگا لەبەرەوەی ئێستا کابرا کە خانوویەک کاتەوە حکومەت ئەبێت 3 دار بڕوێنێ ئیجباریەمە 3 دار نەڕوێنێ ئینی بۆ ناکە ئەخراری بۆ ناکە کەشفەکەی بۆ دەرناکە وەڵی میوەکە لەبەرەوەی بۆ وڵاتی خۆمان گەرمە یەکەمین جا کرمێک لیە ئەم میوە قۆخ و قەیسیۆمانە بۆ وڵاتی خۆمان نابێت کە ئەو کرم هاڕێلیا لە وڵاتی خۆشمان ئەم دەرمانە نییە سەو دەرمانێکی وە هەیە بەزە و دەرمان بۆ شێوە نییە بن بڕیکە لەبەرەوەی زیاتر خەڵک وەڕز بۆ لێ ئەوەنەی لیاوە وشک بۆ لە دارەکەی بێکەڵک بوو ئێستا وەکو ساڵان خەڵک گرنگی زیاتر بە گوڵ نایە وەکو ساڵان ئەوەی کە گرنگی زیاتر بە گوڵ نایە زیاتر بە شتومەکەیات لەبەر بە بۆنی قەیرانی داراییەکەوەیە ساڵانی پێشوو خەڵک زیاتر گرنگی بە گوڵەیە ئێستا وەکو ساڵانی یان یەک گۆزەکەی گۆڕیانێک گوڵێکی بچووکە با کەمتر هەرزانترە بە لەبەرەوەی کۆتایی بە قسەکانم بێنم لەبەر قەیرانی دارایی خەڵک واز لە گوڵ و دار نێنێ لەبەر خاتری خۆم نابڵم لەبەر گوڵەکەم سەر بێ چونکە دار و گوڵ ژیانە بۆ ژینگا هەم بۆ ژینگا هەم بۆ هەوایەکی پاکمان پێبەخشێت لەبەر ئەوە چونکە خەڵک بە هۆکاری قەیرانی دارایی نەخاتەوە بڵێ وەڵا قەیرانی دارەیە دار ناڕوێنم گوڵ ناڕوێنم من لەبەر خاتری خۆم نیە لەبەرەوەی ژیانێکی بەختەوەرمان پێبەخشێت